زۆر دایک و باوک هەیە شارەزایان نییە لەوەی کە ئەو مناڵیان بەهرەمەندە. زۆر زەرور و پێویستە کە مامۆستای باخچەکان بزانن کە ئەو مناڵە بەهرەمەندە، بەس بۆ ئەوان نازانن بانگی وەکو بۆ نمونە بانگی باوکی ئەو مناڵە ئەکەن و ئەڵێ مناڵەکەت هارە. والله سەمیرە خان وانە بەڵێ ببوو لە من غەڵەتم کەوتم دەرمی خان سەمیرە خان بەڵێ ئەوەی جەناب دەڵێ لە 100 دەبێ وابێ، یعنی بمانێ و نەمانەوێ یەکێکە بوو بە مامۆستا ئەبێ ڕۆشنبیری و زانیاری لە هەندێک لە دایکەکان زیاتر بێ گەر شەهادەکەشی نەبێ، چونکە هەموو دایکێک خوێنەوار نییە، بەڵام هەموو مامۆستای خوێنەوارە، بەڵام خۆی مەفروزە هەموو مامۆستایەک بە تایبەتیهی باخچەی ساوایان، چونکە دایەنگەش تا ڕادەیەک، بەڵام زیاتر باخچەی ساوایان زۆربەی صفات و خەسڵەتەکانی کەسانی داهێنەر لە باخچەی ساوایان و دەرەکەون. من یەک نمونەی بچووک بووە منە زۆر مناسبەتە باسم کردەوە، بەس بۆیە ببینەکەم زۆر دایک و باوکێ و جەنابیش لەوانی نەویست بێ بۆی بۆیان ڕوون بێتەوە. پۆلی یەکی ابتیدایی مامۆستا بە مناڵەکان بیرکار مامۆستای بیرکاریە بێ، ئەڵێ ئادەی یەڵە مناڵان ئەمەم بۆ بنووسن لەسەر وایت بۆردەکە پشی لە مناڵەکانە بێ، ئەنووسێڵێ 1 زائیدەن 2 زائیدەن 3 زائیدەن 4 زائیدەن 5 زائیدەن 6 زائیدەن 7 زائیدەن 8 زائیدەن 9 زائیدەن 10 چەندەکە هەر ئاوا ئاوڕێاتەوە مناڵێ دەستی بەرز کردێتەوە، ئەڵێ ها کوڕم ئەڵێ 55 ئەڵێ چۆن زانی ڕۆڵە مامۆستاکە سەری سوڕما کە مامۆستای بیرکاریە وتی چۆن زانی و ئەزانی بۆچی ئەم مامۆستایان پرسیارەی کرد، چونکە تۆ وەرە ئەو مامۆستایە کە مامۆستای بیرکاریە بەم شێوەیە ئەزانێت چۆن ئەو ژمارانە کۆکاتەوە 1 و 2 3 3 و 3 6 6 و 4 10 10 و 5 15 15 و 6 21 21 و 7 28 28 و 36 36 و 9 45 45 و 10 55 کاتیەوە نیو دقەیەکێوێ بەس هەر ئەم ئەو ڕیاوەتەوە نیو دقەکە نییە چۆنە مناڵە زانیتی مناڵەکەوتی مامۆستا ئاسانە وتی چۆن ئەم بەم طریقەیەکی دەرهان کە بە جەنابتم و مناڵەکەی تۆ بە شێوەیەکی تر بیرەکاتەوە لە دەرەوەی سندوق باو نییە وەکو خەڵکی زۆری نەبیکە ئەم مناڵە چکە بلیمەت و زیرەک بووە بە شێوەیەکی تر پێشەوانەی مامۆستاکەی بیری کردوەتەوانێ ئەو چۆنی حساب کرد ئەوە 1 زائیدەن 2 نەکردووە ئەم سەر و ئەو سەرەکانی کۆ 1 و 10 چەندەکە وتی 11 2 و 9 چەندەکە 11 3 و 8 چەندەکە 11 4 و 7 چەندەکە 11 5 و 6 چەندەکە 11 5 11 ئێوە بەرمەجەیە کۆمپیوتەر و حسابێکە بۆیە هەر یەکسەر لە چاوتروکانێکە زانی وتی ئافرین دەستخۆش واللهی من ئەم طریقەی نەزانی و لەم سەرەوە من هەروە 1 بە 2 بە دوای یەکە ئەی با بۆ لای مدیرەکە ئەزانی مناڵەکە چی دەرچوو گاوس گەورەترین عالمی ڕاضیاتە ئێستا و بینەرانی کە ئەمان بینن ئەگەر بێتون دیشان دەرچووی زانکۆ بن و بەشی بڵن کۆلێجی زانست و بەشی بیرکاری زان گاوس کێ چۆن ماڵی فرۆید و ئاینشتاین بوو بەو زانایە گاوس هەر لە مناڵیەوە دەرکەوە دەلای ئێمە هەر بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزە کە بۆچی لا ئێمە داهێنەر و بلیمەت نییە لای ئێمە ئەو مناڵانەی کە ئاواز زوو جواب بنەوە و بە شێوەیە وەڵامی مامۆسا باتەوە جیاواز بێ لەوە مامۆساکە چۆ ئێمە مامۆسامان وا پەروەردە کردووە کە منیش مامۆسام ئەمەگە متەواضع بین ئەوەگە خاکی بین مناڵەکە بەرین بۆ لای بدین بڵێن من بە شێوەیە نایزانم ئەمەی زانشتی واکەین یەکسەری دانیشتی و نایشە بێدەم چەنە بات بام قسەکەم تەواوکەم یەکسەر ئیکوژین تواناکانیان ئەمەیە ئیشکێنێتەوە بەڵێ بڕاو بێ من چەندەها خولمان کردوەوە بۆ مامۆساکانی زانکۆ چەندەها مامۆسای زانکۆ بە پیا و ژنەوە وەڵڵی ئێمە برایەکمانە بوو قوشێکمانە بوو ئاوا پرسیاری زووە کرد زوو وەڵامی مامۆساکەیە زۆر شتێوت لە ئەینوسی جیاواز بوو لە مامۆساکە نێزانی چکە هەر ئەوە زانێ ئەیگوو محارەبەیانە کرد و قسەیان پێوت ئەخینە سەری خۆی هەڵگرت و ڕۆی ئێمە مناڵی بلیمەتمان نیە بەڵام ئێمە مامۆساکانمان وا پەروەردە نەکردووە من پێش هەمویان کە بەم شێوەیە مامەڵە بکەین و دەستی مناڵەکە بگرین یەکسەر تەریقیەکەی نۆی کوژین و ئیتر وەکو بروسکەیەک واکەوتم کە ڕوا فەوتێت وازحە تونجان ئەرەوەڵا ئەوەیە کێشەکەمان سپاس خوشت بە ڕێزەکەم دوای سەمیدەخان چین لای کاگڕێبین کاگڕێبین جان فەرموو دەستخۆشی بەرنامەکە و لێکم کاک دکتۆر جان وەڵاوەکو باسی کرد مناڵی بەهرەمەند و زیرەک پرسیاری زۆرەکات بەڵام دایک و باوکی ئەمڕۆ بۆی کارکردن و دەوام و مەشغوڵیەتەوە لەوەنێ کاتی زۆریان نەوێ بۆ ئەوی جوابی مناڵەکانیان بنویان جوابی هەموو ئەو پرسیارانە بکەنەوە کە مناڵەکە ئیکە پرسیارەکەەوەی ئایا کێشە بۆ ئەم مناڵە دروسە بێ لە داهاتووە بێگومان کاگڕێبینجان کێشە چییە؟ ئێستا من کۆمەڵی پرسیارم هەیە تۆ بێ جوابم بیتەوە کە جواب نەیەمەوە پرسیارەکان بێ وەڵامە مێنێت تر لە مێشکمە ئەشێوێت دیتر یان لە خۆم شتێکی تر بە شتێ پڕێکەمەوە یان لە برادریی خراپەوە یان لە کەسێکی نەزانەوە مێشکم ئەشێوێنن بۆیە زۆربەی ئەم مناڵانە بلیمەتانە بەس لێرا بێ پرسیارەکە بە شێوەیەکی تیژ با بکەین کاگڕێبین
ئایا ئیشەکەی باوکو دایک گرنگترە 10,000 پیاکە یا مناڵە بەهرەمەندەکەی پەروەردە بکە کامیان مهمترە تۆ ئەگەر لێکی بیتەوە ئێستا بۆ نمونە هەر ئاخر شت ئەمەی چی پێڵێن ئەمەی هەڵبژاردەی عێراق بوو وەنێ کۆمەڵێک برادەر ئەمانی کە ئێستا عێراق یەکەم بوو هی خلیجە ئەمەی وایە بزانە ڕێی وزەراکەیەکی 200 متری عەرزەیانێ لە ناو بەغدایە کە بزانە چەند پاراکە شتێکیان وتیان لای ئێمەژی دەفتەرێکیان ناو نەتێ اینجا لەکوێ نازانم سەدر یعنی کە بووی حساب کە هیچ نەبێیەکی تقریبان 20 دەفتەریان بەلانی کەمە 50 دەفتەر بێژگە لە عەرزەکە باش ئەگەر مناڵەکەی ئاوا بەهرەمەندکە یەکی ئەوە جارێکی و میسی و ڕۆناڵدۆمانە باسکەی ئەوە ئەبێ 2000 وەکو ئێمە معاشەکەی تەرخانکەوەکەوە نابێت باش تۆ مناڵەکە وەگەر لە بوارێکە لە بواری هونەرە لە بواری فەنە لە بواری وەرشە بەهرەمەند بێ ئاوە جوابی بیتەوە 2000 ئەوەی تەعویزی ئیشەکە بۆ ناکاتەوە کەواتە ئێمە بە دوای ئەبێ بزانین چی گرنگە و چی زۆر گرنگترە